بقرباني علومي أولين وآخرين بم لقل أسرار قرآن كوا الطاف سبحانه مرادم زلتو بارانا ويحالا نوق نعتا بسن بيتي شي كردانا كقرآن سناخوانا أقرتي كردي دوري شار زوري قسوتم أما وسيلم طيبة وحلمي شفيعي فضل منانا بسرها تما وخاكي كهر مسقال زرشي بميزاني شفاعة شيوي حلم بحري غفرانا دري رحمة كوا بحري محيطي عاصيانا لي تيازانو تنفتادي شبولي سيدي عسيان بناوي أو خدا دس بيدكين كاد فرمي أعوذ بالله من الشيطان الرجيم يرفع الله الذين آمنوا منكم والذين أوتوا العلم درجات صلاة رحمات مهرباني خوا بوسر جاني پیغمبري سر مشقو پیشوا صلى الله عليه وسلم كده فرمي من يريد الله به خيرا يفقهه في الدين آمدباني برز خوشويست أمرو هيني پازەی جەمادی یەکەمی 1444 هیجری بەرامبەر هەژدەی سەرماوەرزی 1722 کوردی بەرامبەر 9 کانونی یەکەمی 2022 میلادی نووسینگەی دەزگای نووری حکمە لە شاری هەولێر هەڵەسێ بە سازدانی ئاهەنگی کۆتایی هاتنی خولی مامۆستا محەممەدی سەلمان پاک بۆ زانستە شەرعیەکان کە تیایدا 16 برا و 23 خوشک بڕوانامەی بەشداربوون وەردەگرن. خوای گەورە بەرەکەت بخاتە تەمەن و علم و جوهد و کۆششیان. سەلات و میهرەبانی خوداش لەسەر ئێوە و سەرجەم میراتگرا ڕاستەقینەکانی پێغەمبەری پێشەوا صلی الله عليه وسلم و قوتابی ئازیزەکانی زانستە شەرعیەکان و شوێن کەوتوانی ڕاستەقینە هەتاکو ڕۆژی دوایی. خۆشەویستان دەستپێکی ئاهەنگەکەمان بە خوێندنەوەی چەند ئاەتێکی قورئانی پیرۆز دەست پێ دەکەین لەلایەن بەڕێز مامۆستا مستەفا محەممەد بەڕێزان دەخوێندرێتەوە بە بفەرمێت. ألم تر أن الله أنزل من السماء ماء فأخرجنا به ثمرات مختلفا ألوانها ومن الجبال جدد بيض وحمر مختلف ألوانها وغرابيب سود ومن الناس والدواب والأنعام مختلف ألوانه كذلك إنما يخشى الله من عباده العلماء إن الله عزيز غفور إن الذين يتلون كتاب الله وأقاموا الصلاة وأنفقوا مما رزقناهم سرا وعلانية يرجون تجارة لن تبور ليوفيهم أجورهم ويزيدهم من فضله إنه غفور شكور والذي أوحينا إليك من الكتاب هو الحق مصدقا لما بين يديه إن الله بعباده لخبير بصير ثم أورثنا الكتاب الذين اصطفينا من عبادنا
فمنهم ظالم لنفسه ومنهم مقتصد ومنهم سابق بالخيرات بإذن الله، ذلك هو الفضل الكبير. جنات عدن يدخلونها يحلون فيها من أساور جنات عدن يدخلونها يحلون فيها من أساور من ذهب ولؤلؤا ولباسهم فيها حرير. وقالوا الحمد لله الذي أذهب عنا الحزن إن ربنا لغفور شكور. الذي أحلنا دار المقامة من فضله لا يمسنا الذي أحلنا دار المقامة من فضله لا يمسنا فيها نصب ولا يمسنا فيها لغوب. دای گەورە پاداشتی مامۆستای بەڕێز بداتەوە. بەڕێزان جێبیستی وتەی بەڕێز دکتۆر عەبدوڵڵا حەداد دەبین سەرۆکی دەزگای نووری حیکمە با بەڕێزیان فەرمێت. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. لا سرتادا بناوي أنجمني بالاي دزگا زۆر بە خێرهاتنی میوانانی بەڕێز دەکەن بەتایبەتی مامۆستایانی قەدرگران و هەروەها هەموو ئامادەبوانی بەڕێز لە برایان و لە خوشکان. خوای گەورە پاداشتی خێرتان بداتەوە، خوای گەورە هاتنتان بە تاعەت و عیبادەت لای خۆی قبول بکە. و هەروەها دەستخۆشی لە بەڕێز دکتۆر محەممەد دەکەین کە ئەسلی فکرەی ئەو خولە و هەروەها جێبەجێکار و بەڕێوەبەری بەڕێزیان بوو. خوای گەورە پاداشتی خێری بداتەوە. طبعا بە پاڵپشتی بەڕێوەبەرەتی گشتی ڕۆشنبیری و بە تایبەتیش بەڕێوەبەرەتی ڕۆشنبیری نووسینگە خوای گەورە پاداشتی خێری هەموو لایەک بداتەوە. ئەو خولەی کە بە ناوی ئەو پیاوە بەڕێزەیە جەنابی مامۆستا محەممەدی سەلمان پاک کە ڕەحمەتی خوای لێبی، ئەو خولە و بەشداربووان و مامۆستایانی ئەو خولە و چەندین مامۆستای تریش سەدەقەجاریەی مامۆستان خوای گەورە قەبری پڕی نور بکە و خوای گەورە دەرەجەی عالی بکە و خوای گەورە ئێمە و ئەو هەموو ئامادەبووان بە ئیزنی خۆی لە بەهەشتی پانوبەرین لە خزمەت ڕەسوول الله صلی الله علیه وسلم کۆمان بکاتەوە. و هەروەها پیرۆزبایی لە بەشداربووانی بەڕێز دەکەم لە برایان و لە خوشکان. خوای گەورە پاداشتی خێریان بداتەوە، خوای گەورە بەردەوامیان بکە لەو مەسیرە عیلمیەی، خوای گەورە بەرەکەت بخاتە ئەو عیلمەی کە وەریان گرتیە بیکەنە عەمەل و هەروەها بانگەوازیشی لۆ بکەن و خوای گەورە لە هەموو لایە قبول بکە. بەڕێزان دیارە فەزلی عیلم و عولەما وەکو معلومی جەنابتان لە قورئان و سونەدا هاتووە لە چەندین بەڵگە. ئەوەندە کافیە وەکو شەڕەفێک لە بۆ ئەهلی عیلم کە رب العالمین اعتبار لە بۆ شاهێدی ئەوان دەکا و بە دوای شاهێدی خۆی و شاهێدی مەلایکەتەکان دەیەخی لە گەورەترین قەزیە کە قەزیەی تەوحید و یەکتاپەرستیە وەکو دەفەرمی شهد الله أنه لا إله إلا هو والملائكة وأولو العلم قائما بالقسط. وهروها خوای گەورە سبحانه وتعالى بەگشتی ئیمانداران بەرز دەکاتەوە و بەتایبەتیش ئەهلی علم يرفع الله الذين آمنوا منكم والذين أوتوا العلم درجات. و پێغەمبەری خۆشەویستی صلى الله عليه وسلم وەکو معلومە دەفەرمی من يريد الله به خيرا يفقهه في الدين. دیارە مەفهومەکەی وەکو زانایان دەفەرمون کەواتە کەسێک کە خوای گەورە فقهی لە دین پێ نەبەخشی لم يريد الله به خيرا أعاذنا الله. ئیتر دیارە بەڵگە لەسەر فەضلی عیلم و عولەما زۆرن بەڕێزان. ئەو عیلمەی کەوا ئەو هەموو فەزلەی هەیە ئەو عیلمەیە کە خوات پێدەناسێنی سبحانه وتعالى. ئەو خوای کە دەیناسی خۆشت دەوێ کە خۆشت ویست گەورەترین خۆشی لە دنیا بەدەست دەینی کە مەحەبەت اللهە کە ئەو بەهەشتەیە ناودڵ و دەروون دروست دەکا. ئینجا لەقەدەر ئەو خۆشەویستیە تام و چێژ وەردەگری بە لیقائی رب العالمین
لە قیامەتدا و بە تایبەتی لە بەهەشتدا خوای گەورە لەوانمان بژمێری. ئەو عیلمە شەرعیەکەوە بەو شێوەی ئەتیباری لۆ دەکرێت ئەو عیلمەیەکەوە خوای گەورە دەفەرمی ئینەما یەخشە الله من عیباده العلماء، بەفعلی بە ئەداتی حەسر ئەوانەی کەوا لە ئەڵڵا تەعالا دەترسن بە عیلمەوە تەنها عولەمانە. إنما يخشى الله من عباده العلماء. لێ بەڕاستی ئەگەر علمێک خەشیەی تێدا نەبوو، خەشیەی لێ بەپاش نەکەوت، خوا پەناماندا ئەو عیلمە نافعانیەکەوە مەطلەبە و پێویستە هەولی لۆ بدەین. ئەو عیلمەیە کەوە فەضلی هەیە کە عیلمێکی نافع و عەمەلی صالحی بەدوادا دێ. ئەگەر وانە بوو خوا پەناماندا ئەوە ئەو عیلمە نابیتە حوجە لە بۆت، بەڵکو دەبیتە حوجەة عەلەیک. خوا پەناماندا. بەڵێ خۆشەویستان، دیارە دەستگای نووری حکمە کە ئەوە یەکێک لە خولەکانمانە، ئەو پەیامەی کە لە دەستگای نووری حکمە پێمانە و دەمانەوێت بە خەڵکی ڕابگەینین هەڵقوڵاوی قورئان و سوننەتە. ئەو پەیامەی ئێمە پوختەکەی لەو بانگەی بەدی دەکرێت کە ڕۆژە 5 جارە وەکو دروشمێک لە دروشمەکانی ئیسلام دەگوترێتەوە و بەگوێی مسلمانان دەدرێت، بريتيا لحي على الصلاة وعبادة كردني رب العالمين، سنك لدواي حي على الصلاة حي على الفلاح دي. حي على الفلاح كواتا أو الرقاية كوا رقاي بختوري دنيا وقيامتي بندية ديارة، أو حي على الصلاة وحي على الفلاحش لسرتا ولبدايتكي لسر أساسي أو بيرباوريك الله أكبر شهادة لا إله إلا الله وشهادة محمد رسول الله صلى الله عليه وسلم. أو بياميك إما بفضل إخوائي قولة هالقرينة بيامي نوح عليه الصلاة والسلام كذا فرمي فقلت استغفروا ربكم إنه كان غفارا يرسل السماء عليكم مدرارا ويمددكم بأموال وبنين ويجعل لكم جنات ويجعل لكم أنهارا ما لكم لا ترجون لله وقارا. أو بيامي إما بيامي هود عليه الصلاة والسلام كذا فرمي وأنا لكم ناصح أمين. أو بيامي إيما بيامي لوط عليه الصلاة والسلام كاتك وبقوم كيد فرمو أتأتون الذكران من العالمين وتذرون ما خلق لكم ربكم من أزواجكم بل أنتم قوم عادون. إيما شواب وكسان دلين كوا حاشاشي أو مدرسة وحاشاش روي زنابتان كوا إستا بانقش لبوكاري چي قيزة وندكري بيان دلين وكو لوط عليه الصلاة والسلام إني لعملكم من القالين من المبغضين. رقما لكارو كرد وقيزة ونكتان دبيتوا. بلا إيما بيامي شعيبة عليه الصلاة والسلام إن أريد إلا الإصلاح ما استطعت. إصلاح ما ندوي لها مجمع كان جيان أويلة تواناش ما ندابي هولي لو الدين. وهروها بيامي بيغمبري خوشويست مان صلى الله عليه وسلم كذا يفرمو فأنا آخذ بحجزكم عن النار فأنا آخذ بحجزكم عن النار هلم عن النار هلم عن النار. بلا يختان دقرين بقرينوا نسن لولاي آقر بقرينوا ريقاي بهش بقر نبر. أو بيامي إيمي برزان هولي لو الدين زور بزديش. أولا وكو واجبك دسترشان من لله خواي قولوه سبحانه وتعالى لقدرت أنا دماني بيقينين وباشانيش وكو واجبكيش لسرشان من برانبر با خلقو ملتو كومالغاي خومن كوا بلين ايمش دوريك من هبو بيامك من هبو ريقايك من نشانه وخلق دا هول من لودا وهروا همو آواتش من اويا كأو كومالغا لجير ساي حكم قرآن السنة بحسيته ولا دنيا وهروا لقيامتش شاد بيتوا ببهشتي بانو برين. إتل أخواي قرد باريمو پاداشتی ئەو برا بەڕێزان و مامۆستایانی بەڕێز بداتەوە کەەوە ماندوو بوون لەو خولەدا خی گەور بەرەکەت بخاتە عیلمیان وەخوای گەورەش ئەو بەڕێزانێکەوە بەشدار بوون تێیدا ئەوانیش بەردەوام بن لەو مەسیرە عیلمیە و دووبارە بە خێراتنی بەڕێزتان دەکەم. خی گەور پاداش خێرتان بداتەوە. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين. خدای گەورە پاداشتی زۆر بەڕێز دکتۆر بداتەوە. خۆشەویستان بێکەوە بینەری دیکۆمنتارێک دەبین دەربارەی ناساندنی گشتی دەستگای نووری حکمە کە بەسپاسەوە لەلایەن بەڕێبەراتی ڕۆشنبیریەوە ئامادەکراوە با بێکەوە بینەری بین. دەستگای نووری حکمە ڕێکخراوێکی پەروەردەی و ڕۆشنبیری ناحکومی قازانجنەویستە
کار دەکات لەسەر پەرەپێدان لە بواری پەروەردەیی و زانستی و فێرکردن و بڵاوکردنەوەی ڕۆشنبیری قورئانی. لە بەرواری 18 2007 لە یەکگرتنی دوو دەستە و ڕێکخراوێک لەسەر دەستی ستافێکی شارەزا و بە ئەزبوون لە ژێر ناوی سەنتەری حیکمە لە شاری هەولێر خۆی ڕاگەیاند. دەستگا خاوەنی مۆڵەتی فەرمیە لە هەردوو فەرمانگەی ڕێکخراوە ناحکومیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی ناوەند و دەستەی دامەزرێنەرانی تایبەت بەخۆی هەیە. دوای 2 ساڵ لە ڕاگەیاندن سپاس بۆ خوددا دەستی کرد بە گەشە سەندن و بڵاوبوونەوە لە زۆرێک لە شار و شارۆچکەکانی کوردستان تا ئێستاش لەکردنەوەی لەقی نوێ بەردەوامە. نووری حیکمە جگە لە نووسینگەی دەستگا و لەقەکانی چەندین بازنەی لە خوار لەقەکانی کردوتەوە کە بە بەردەوامی وانە و چالاکی و خزمەتکردنی قورئانی پیرۆزی تێدا بەڕێوە دەچێت. دەستگای نووری حیکمە استراتیژەتی وایە کە پێویستە مسلمانان هەموو کات هێز و تواناکانیان یەک بخەن. بۆیە لە ساڵی 2009 بنکەی ئیستیقامە لە هەولێر و لە ساڵی 2009 ڕێکخراوی حیکمە لە دەڤەری ڕاپەڕین هاتنە ناو پرۆژەی نووری حیکمەوە. لەبەرەوەی توێژی منداڵ و نەوجەوانان داهاتووی هەر کۆمەڵگەیەکن، دەستگا گرینجێکی زۆری پێداون و زۆرترین ڕێژەی قوتابیانی دەستگا پێک دێنن. ساڵانە بەتایبەت لە پشووی هاوین لە پاڵوانەی فێربوونی پیتەکان و دروست خوێندنەوەی قورئان و پرۆگرامی پەروەردەیی چەندان خولوسی مینار و خێوەتگەی زانستی و چالاکی وەرزشیان بۆ ڕێک دەخرێت. یەکێکی تر لە سەرەکیترین کارەکانی دەستگا گرنگیدانە بە لەبەرکردنی قورئانی پیرۆز. بۆ ئەم مەبەستە پرۆگرامێکی تایبەتی بۆ ماوەی 8 ساڵ داڕشتووە. لە پاڵ خوێندنی وانەی تەجوید و تەفسیر قوتابیان قورئانی پیرۆز لەبەر دەکەن. بۆ ئەو قوتابیانەشی کە تا مەزرۆترن و توانای لەبەرکردنیان زیاترە بەشی تایبەتی بەهرەدارانی کردوتەوە و لە ماوەی 3 ساڵدا تەواوی قورئانی پیرۆز لەبەر دەکەن. هەروەها دەستگا ساڵانە هەڵدەستێت بە ئەنجامدانی پێشبڕکەی قورئانی پیرۆز لە ئاستە جیاوازەکاندا. ئەمە جگە لە هەڵسەنگاندنی قورئان لەبەران لەلایەن لیژنەیەکی تایبەت و بەخشینی بڕوانامەی لەبەرکردنی قورئانی پیرۆز. هەروەها دەستگا گرینجێکی تایبەت دەدات بە مۆڵەتی دروست خوێندنەوەی قورئان ئەلئیجازە فی القیراءە. سوپاس بۆ خوددا ساڵانە لە نووسینگە و سەرجەم لە قوبازنەکان بە سەدان قوتابی لە خوشکان و برایان ڕشتەی پەیوەست لە ڕیوایەت و قیراءەتە جیاوازەکان وەردەگرن. جگە لەم کارانە دەستگا بە بەردەوامی هەڵدەستێت بە سازدانی چەندین خولو پرۆژەی خوێندنەوە و سیمینار و پانێڵ و چالاکی تر لە بواری زانستی و ڕۆشنبیری قورئانی. ئەمەش لە پێناو پەرەپێدانی توانای ئەندام و مامۆستا و قوتابیانی دەستگا بە تایبەتی و سەرجەم چین و توێژەکانی کۆمەڵگا بەگشتی. هەموو ئەو کار و چالاکیانە بە پاڵپشتی دارایی خێرخوازان و بەشداری ساڵانەی خولەکان ئەنجام دەدرێن لەلایەن پۆلێک لە خۆبەخشان لە برایان و خوشکانەوە. لە بۆنانی منەتباری نەکەی حڕی لە دەست بەردەی، ڕەفیقی تۆ هەموو بەیداخە تۆ دایم لە بن پەردەی. ئەگەر جارێک بەسەر بەستی بژی 100 جار ئەڵەی ئۆخەی، لە میوەی باخی ئازادی کەسێ بیخوا ئەڵێ هەی هەی، کە میوەی جەننەتە هاتۆتە دنیا هەستە بی چێژا. وها چاکە لە مەولا ڕوو لە زانستکەی لە زۆر لە کەم، بەسەر چوو خزمەتی تەپڵ و دەف و شانە و قژ و پەرچەم. ئەبێ یەک ڕێگە بۆ بەرزی وەتەن بگرن بە دەستی چەم، لەسەرتان بەشکە زوو لاچێ تەمی جەهل و مەراق و خەم. لەسەر تا بەشکە زوو لاچێ تەمی جەهل و مەراق و جێندەر. ئامادەبانی بەڕێز و خۆشەویست، بەڕێز دکتۆر محەممەد خالید بەڕێبەری خول و مامۆستای خۆل با بفەرمێت بۆ ڕوونکردنەوە دەربارەی خولی مامۆستا محەممەدی سلمان پاک بەڕەحمەت بێت. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله نحمده ونستعينه ونستغفره ونعوذ بالله من شرور أنفسنا ومن سيئات أعمالنا. من يهد الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له. أشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله. اللهم صل على محمد وعلى آل محمد. یارە فکرەکە وەکو باسمان کرد کە دکتۆریشی ئیشارەتێکیان پێدا و برایانە کە خۆڵەکە ڕاستە کە فکرکە منە، بەڵام فکرە بەتەنیا ئەگەر بێت و کۆمەڵە مامۆستایە کۆمەڵ دکتۆر ئەیوب و هەروەها دکتۆر ڕێبوار کە ئێستاکە حوزوری لێرەنیە لەبەر ئەوەی تووشی نەخۆشی بووە. بۆیە داواکانی لە خوای پەروەردگار کە بەڕاستی پێویستی بە دوعایە و بەڕێزە ئەو دکتۆرە کە خوای پەروەردگار شیفای بدات، هەروەها مامۆستا عەدنان و هەروەها مامۆستای بەڕێز. داواکاری لە خوای پەروەردگار کە ئەوەی کردیتمانە خوای گەورە لێمە قۆبڵ بکە، کە لە یەکی 2018 دەستمان بۆ خوڵی کرد کە تقریبا تا ئێستا کە تقریبا دەکاتە
5 ساڵە سەرەتا نزیکەی 100 قوتابی بوون، هەم لە خوشکان و هەم لە برایان نزیکەی 50 بە 50 بوون. تەنها و کەسانەمانەوە بەڕاستی ئارامیان هەیە وما يلقاها إلا الذين صبروا. مەسەلەی علم بابەتێکە بابەتێکی کورتخایان نییە. زۆر زار بە ئێستا کە خەڵک فێر بووە دەورێک دەکاتەوە، دەورێشی 2 سعاتی یان 3 سعاتی یان 4 سعاتی، لە پاشەوەی سەنەدێک دەداتەوە بۆ بەڕێزەی سەنەدێکی ئینجا 40ەوەی بی، سەنەدێک بی لە بابڕی عەقیدە طەحاوی بی. ئەو علمە بەڕاستی سەرسپیەتی دەوێت، یعنی دەبێ بە ڕدێن ڕەشی بێ ناو علمەی، لە پاشەوەی کاتێک دەدەچی بەڕاستی دەبێ ڕدێنی تێدا سپی بکەیت، ئینجا فێر دەبی، ئینجا فێر دەبی. ئەو بابەتەکە ئێستا کە بەڕاستیم دەوێت باسکەم کەما دکتۆر ژیان بەڕاستی باسی فەزلی علمی کرد، وەکو باسی عولەمایانی کرد. کتێبێک هەیە باسی بەناوی ئەخلاق العولەما دەکەن، کتێب زۆرە باسی ئەخلاقی عولەما دەکەن. یەک لەوانە کە کتێبی ئەلئاجوری کە کتێبێکی تایبەتی هەیە باسی ئەخلاقی عولەما دەکەن، چەندەها شتی جوانی تێدایە، چەندە ئەو فرمودانی ڕێز کردێ کە پێویستە ئەو کەسەی عالمە یا ئەو کەسەی علومی شەرعی طالبی علومی شەرعیە چ سیفەتێکی هەبی. ئەگەر بێت تەمەشا ئاەت ويرفع الله الذين آمنوا منكم والذين أوتوا العلم درجات، تو صفەت تێدایە دەبی لەو کەسەی تێدا بێ کە عالمە. ئەوە یەکەم صفەت ئیمانە. لە پاشەوەی کە باسی علمەکەی دەکەن یعنی ئیمانەکان هەیە کە ئیمانیان هەیە، ئینجا خوای پەروەردگار بۆ واسطەی علمەکە بەرزی دەکاتەوە. یعنی وا تێنەگەین ئەگەر بێت و کەسێک علمی هەبی، علمی بەڵام ئیمانی تێدا نەبی خوای گەورە بەرزی دەکاتەوە. ئاەتەکە ڕوونە کە یەکەم جار باسی ئیمانی کردیا کە ئیمانیش ئەگەر بێت و تەمەشا بکەین هەر بەخۆی لە چ پێک دێ، لە عەمەل و علم پێک دێ، لە پاش ئەوەی دەیکێتی کە لە هەر سوکەوتەکانە سیا ڕەنجی دەداتەوە. بۆیە وەکەی مەسحەت لەو برایە دەکەم العلم لغەیری الله، کە چەندە فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم هەیە کە باسی ئەوەی دەکا من تعلم علما لغەیر الله أو أراد به غير وجه الله فليتبوأ مقعده من النار. هەر علمێک هەر زانستێک ئینسان فێربی لە بۆ ذاتی ئەڵڵا نەبی، مەبەستێکی تری هەبی، ئینجا مەبەستەکە دنیایی بی تەنها بۆ ئەوی پێ بناسرێ یان بۆ ئەوەی پارەیەک بەدەستبێنی فليتبوأ مقعده من النار. ئەوە باسی علمێک دەکە بە شێوەیەکی گشتی ناتوانانی تەنها بڕیکاکە گەر بێت و علمەکە علمێک بێستە زانست و باوەڕی فیزیا و کیمیاش بە هەمان شێوە دەبی کەسەکە فێربی لە بۆ ئەوی خزمەتی ڕێگای خوای پەروەردگار بکە. ئەگەر علومی شەرعی بی، ئەگەر بێت و خودی قورئانی، ئەگەر بێت فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بی، ئەوە دەبی 100% دەبی ابتغاء لوجه الله بی. الجدال والمراء بە هەموو شێوەیەک ئەو کەسەی طالبی علمە دەبی لە جیدال و میڕا دوور بکەوتەوە. بەڕاستی ئافاتێکی زۆر زۆر گەورەیەکی ئێستا کە ماخوازان و هەروە زانست خوازان توش بووینە. ئێمەش بەشدارین لەو میڕا و لەو جیدالێک کە کۆمەڵە کەسێک تەنها وازیان لە جەبهەی کوفر و جەبهەی علمانیەت و جەبهەی منافقەکان هێناوە خەریکی موسڵمانیە. ئەو بابەتانە بەڕاستی بابەتی نوێنین ئێستا کە بە ملێک بکرێتەوە یان بە تولێک بکرێتەوە، بە 100 عالمی دیش لێک نابێتەوە، 1000 کۆنگرێکی لێ بکەینەوە ئەو بابەتان لێک نابێت. و بۆیە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەری واز لە میڕای بینە ئەگەر بێت و کەسێکی صادق بی ئەوە مسۆگەری بەهەشت لە بۆ دەکەم. ئێمە بۆ واز لە میڕای ناین. بۆیە یەکەم شت داوا لەو خوێندکاران دەگەم بە هیچ شێوەیەک کە میڕای نەکەن و هەروەها کە ئێستا کە مەسەلەی سۆشیال میدیا بەڕاستی من نەبینە هۆی ئەوەی کە لایک و کۆمێل لە بۆ کۆمەڵە کەسێک بکەین کە بابەتەکانیان لەو چوارچێوەنە دەبینە هۆی بڵاوبوونەوەی ئەو فیتنەیە. بەڕاستی فیتنەیەکی گەورەیە. هەروە پێغەمبەر صلی الله عليه وسلم ئاگادارینەوەی لە عولەما و فوساق، عولەمای فوساق عالمە و فاسقیشە. بەڕاستی دەردێکی زۆر زۆر گەورەیە. دەردێک عالمی فاسق بەوەی دەناسرێتەوە کە تەنها مەبەستەکەی ئەو علمەی فێر بوو لە بۆ ئەوەی دنیای بەدەستبێنی لە ئەسڵی بابەتەکەی خۆی لا دەدا، پارەی بەدەستبێنی. بۆیە ئەو علمە بەڕاستی ئەو علمە تەنها دەبی ابتغاء لوجه الله بی کە يكون في آخر الزمان عباد جهال وعلماء فساق. كأولو كتابي باسي كرديا كلا آخر زمان يكون ولا علماء بيدا كما عابدك بيدا أو عابدان سنة عابدي جاهل براسي دائشي قوريا هروها عالمي فاسقيش دائشي قوريا عالمي فاسق أوي براسي همشتك لبو حلالك تنها بس رزامنديسيا رزامندي خواي قوري وازن دينه تنها دسي خريج الرزامنديسيا رزامندي إنسان كان يعني يزيقون ولا ملوكو لا سلطة ولا دا صلاة تنها ما بس كي بارو بولو ساري زوان وقصروا أو بابتانية هروها تجمل بالعلم استلوانية كسيبري آية خرازانه بعلم ما بس ليه تجمل بالعلم خرازانه بعلم يعني تنها كو يستعكم زلي زوان لبرا كما تبري والله زكتي زوان لبرا
کۆمەڵە کەسێکیش کە لەو کتابی باس کردیا فرموودەی لەسەر هی ناودرێت کۆمەڵە کەسێک پیادەبێن تەنها هیمەتیان ئەوەی نییە علمەکەی بکەنە عمل علمەکەی بکەنە تەزکیە علمەکەی بکەنە وەڕع علمەکەیان تەنها لە بۆی خەڵک پێیان بری عالمە بەڕاستی ئەو کابرایە ئەوەندە سەنەدەی هەیە بەڕاستی ئەو کابرایە زۆر لەو شتانە شارەزایە کاتێکیش تەمەشا عملی دەکەی عملدا بەڕاستی زۆر لاوازە ئەو زۆرە مە زیاتر مەبەسمان کاتێک ئێمە فێری علم دەبین غایەتمان تەنها خودی علمەکەنی بەڕاستی حتا ئەگەر بێت پێغەمبەر صلی الله عليه وسلم تەمەشا دەکەینی مەبەستی دروستکردنی کەسێک بووە کە موسڵمان بێ عملی لە ڕووی هەڵسوکەوتدا موسڵمان بێ نەک کەسێک دروست بکە عالم بێ بۆیە کاتێک باسی قورئان دەکەین هودەن للمتقین هودەن لە بۆ چی هودەن لە بۆ کار لە بۆ هەڵسوکەوتە لە بۆ ئەو بابەتای نەک تەنها زانیبێکی علمی بزەڕەت زانیبێکی علمی مجەڕەت بەڕاستی هیچ سوودی نییە لە بۆ کەسەکەی هیچ بابرێن لە قیامە سوودی نییە ئەگەر بێت و کەسێک حافظی قورئان بێ حافظی کتوبی 96 بێ باشە هەمووشی لەبەروی بەڵام ئەگەر بێت و بابەتەکەی نەکردە بابەتی عملی بەڕاستی لە ڕۆژی قیامەتی هیچ سوودی نییە بەو علمەی جیە بەو علمەی بەرز نابێت بۆیە علم دەبی چی لەگەرداوی علم دەبی عملی لەگەردایە بۆیە سەحابە دەڵێ ئێمە کاتێک فێرە قورئان تعلمنا العلم والعمل ئێمە فێرە چی بووین کاتێک پێغەمبەر صلی الله تەڵەبەی پێغەمبەر صلی الله عليه وسلم بووینە دووشت فێر بووینە هەم علمەکەش فێر بووینە هەم عملەکەش فێر بووینە بۆیە علمی مجەڕەد بەڕاستی هیچ داد نادە لە بۆ کەسانی تەنها بری وڵی کاکامت 14 کتێب بخوێن یا 15 کتێب بخوێنی 16 کتێب بخوێنی ئەوەندە ئیجازەم هەیە ئەوەندە سەنەدەم هەیە بەڵام کاتێک دێنە سەر مەیدانی عملی و مەیدانی هەڵسوکەوتە ناتوانین لەگەر موسڵمانێک جیدالێکی جوام بکەین ناتوانین لەگەر موسڵمانی هەڵسوکەوتێکی جوام بکەین لەو کاتی بەڕاستی و علمێکی غێر نافعە بۆیە داواکاری لەو تەڵەبانە کە ئەو علمە بە هیچ شێوێک بەکارنێنی لە بۆ دنیاە هەروە بە هیچ شێوێک جیدالی لەسەر نەکەن هەروە وەکەی فێر بوونە بیکەنە عمل چونکە علم و تزكية قربت وعلم تزكية لقرداني براسي سري كسكيد وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين. خی گەورە پاداشتی مامۆسای بەڕێزمام داتەوە بۆمانی تەمەند درێژکە لەسەر کردەوەی چاک ئینشاءالله. ئامادەبانی بەڕێز و خۆشەویست بێکەوە بینەری دیکۆمنتارێک دەبین دەربارەی کورتێک لە ژیانی بەڕێز مامۆستا محەممەدی سەلمان پاک بەڕەحمەت بێ لەگەڵ خولەکەکە بە سوپاسەوە لە بەرنامەی ڕچەی زانایانی کەناڵی ئاسمانی پێیانبەر گیراوە با بێکەوە بینەری بین. کورتەیەک لەسەر ژیانی مامۆستا مەلا محەممەد مەلا سادق گرچی ناسراو بە مەلا محەممەد سەلمان پاک ناوی محەممەدی کوڕی مەلا سادقی کوڕی مەلا وەیسی کوڕی مەلا عەبدولخالقی کوڕی مەلا محەممەدی کوڕی ئادەمە بە پشتی چوارەم ئەچێتەوە سەر زانای گەورە و ناودار ئیبنول ئادەم ڕۆستایی لە عەشیرەتی باڵەکە ناسناوی مەلا محەممەد گرچیە لەبەر زێدەمانەوەی لە قەزای سەلمان پاک سەر بە پایتەختی بەغداد بۆ ماوەی 22 ساڵ نازناوی بە مەلا محەممەد سەلمان پاک دەرکردبوو مامۆستای ناوبراو لە باوکێکی کوردستانی باشوور و دایکێکی کوردستانی ڕۆژهەڵات کە ناوی ئامینەخانە لەدایک بووە بە نووسینی باوکی لەسەر بەرجی کتێبێکی رزقنا الله وأنصم علينا بولادة ولد سميناه محمد علي لساڵی 1342 هیجری واتە خوددا ڕزق و ڕۆزی بە ئێمە بەخشی و ناز و نیعمەتی بەسەردا ڕژاندین بە لەدایکبوونی کوڕێک ئەم مێژوەش بەراورد کراوە بە بەرامبەر مانگی تەمموزی ساڵی 1930 زاینی هۆکاری ناونانی بە محەممەد علی هۆکارەکەی باس کردووە ئەڵێ باوکم برادێکی زۆر خۆشەویستی هەبوو ناوی محەممەد علی بوو زانایەکی گەورە و ڕێزدار بووە وەک وەفاداریەک و زێدە خۆشەویستی بۆی بە ناوی ئەوەوە کردووە دایکی ناوی ئامینەی کچی خاڵەندا خەڵکی پاسوۆی سەر بە پیران شارە خانەی ئەمڕۆ و لە بنەماڵە و خانەوادەیەکی دیندار و ناسراو بوون مامۆستای ناوبراو لە ساڵی 1950 زاینی خێزانی پێکهێناوە لەگەڵ خات و خەدیجە کچی مەلا محەممەد عەبدوڵڵا لە تیرەی پیرەباوەیی خواستووە هەر لە گوندی خۆیان گرتک مامۆستای ڕەحمەتی 3 خێزانی هەبوو مناڵەکانی مامۆستا لە خێزانی یەکەمی 4 کوڕ و 8 کچی لێ هەیە لە هی دووەمی 6 کوڕ و 4 کچی هەیە لە هی سێمیشی 2 کوڕ و 1 کچی لێ هەیە نۆبەرەی کوڕەکانی ناوی محەممەد بووە بەڵام باپیرەی ناوی گۆڕیەوە بە ناوی کوڕێکی مردووی خۆی کردوتەوە ناوی لێناوە زرار
ئێستا ئیمامە لە مزگەوتی ئەلمەدینەت المنەوەرە لە هەولێری نوێ. لە ساڵی 1992 تاکو 2000 ئیمام و خەتیب بوو لە مزگەوتی حاجی عەبدوڵڵا حەمامچی لە تەیراوە، بەڵام دواتر لادراو تا ئێستاش نەگەڕاوەتەوە سەر و تاربێژی. دوایینی کوڕی ناوناوە محەممەد سەعید بەر لەوەی مامۆستای ناوبراو ژن بێنێ هەر لە گەنجەتی ئاواتێکی ئەوە بوو ئەگەر ژنی هێنا و کوڕێکی بوو ناوی بنێ محەممەد سەعید. ئیتر ئەمەی لە بەرجێکی کتێبەکانی نووسیوە، بەڵام بە قەدەری خوا ئەمەی لەبیر ئەچێ پاش تێپەڕبوونی زیاتر لە 40 ساڵ کوڕەکەی ناو ئەنێ بە محەممەد سەعید بە ڕاوێژکردن لەگەڵ مامۆستای خۆشەویست مەلا عەبدولکەریمی مودەڕیز لە بەغدا. بێ ئەوەی ئەمەی لەبیر بێت پاش ناونانەکە و تێپەڕبوونی 1-2 ساڵ ئینجا ئەو بیرەوەریەی نووسیویەتی ئەکەوێتەوە بەرچاوی و زۆر پێدڵخۆش ئەبێت. ماڵ ئاوایی مامۆستا لە خێزان و مناڵەکانی ڕەحمەتی پاش تێپەڕبوونی زیاتر لە 80 ساڵ بەسەر تەمەنیدا ماڵ ئاوایی ئەکا و گیانە پاکەکەی ئەگەڕێتەوە و لە 14 هەشتی 2010 وەفاتی کردووە و بە نەخۆشی 30 ساڵە چووە ژێرگەڵ. خولی مامۆستا محەممەدی سەلمان پاک. خولی مامۆستا محەممەدی سەلمان پاک خولێکی زانستە شەرعیەکانە لە بەرواری 1 2010 بە بەشداری ژمارەیەکی بەرچاو لە برایان و خوشکانی فێرخواست لە دەستگای نوری حیکمە لە شاری هەولێر ڕاگەیەندرا. وانەکانی خول لەلایەن مامۆستایانی شارەزا و مۆڵەت پێدرا و لە زانستەکانی شەریعەت دەگوترانەوە. ئەم وانانەی کە لە ماوەی ڕابردوو خوێندراون بریتین لە عوامل الجرجاني، تحفة السنية، شرح قطر الندى وبل الصدى، متن الرحبية، مغني الطلاب لەلایەن پرۆفیسۆری یاریدەدەر بەڕێز دکتۆر محەممەد خالید مامۆستای زانکۆ و خاوەنی بڕوانامەی زانستی الئیجازة العلمیە گوترانەوە. وانەکانی متن فتح القريب، شرح الورقات، الوجيز في شرح القواعد الفقهية، تهذيب العقيدة الطحاوية لەلایەن بەڕێز دکتۆر ڕێبوار مامۆستای زانکۆ و خاوەنی مۆڵەتی زانستی الئیجازة العلمیە گوترانەوە. وانەکانی المنظومة البيقونية، تحقيق الرغبة في توضيح النخبة لەلایەن بەڕێز دکتۆر عیماد ئیبراهیم مامۆستای زانکۆ و خاوەنی مۆڵەتی زانستی الئیجازة العلمیە گوترانەوە. وانەکانی شرح تصريف الزنجاني، مختصر الخطيب في علم التصريف، محاضرات في علم البلاغة، الوجيز في أصول الفقه، مباحث في علوم القرآن لەلایەن پرۆفیسۆری یاریدەدەر بەڕێز دکتۆر ئەیوب بەرزنجی مامۆستای زانکۆ و خاوەنی مۆڵەتی زانستی الئیجازة العلمیە گوترانەوە. وانەی بلوغ المەرام لەلایەن بەڕێز مامۆستا عەدنان خەتێ و تارخوێن و قوتابی دکتۆرا و خاوەنی مۆڵەتی زانستی الئیجازة العلمیە گوترایەوە. هەریەک لە بەڕێزان دکتۆر عیماد ئیبراهیم، دکتۆر ڕێبوار حەمید، دکتۆر محەممەد خالید لە سەردەستی مامۆستای ڕەحمەتی مامۆستا محەممەدی سەلمان پاک مۆڵەتی زانستیان پێدراوە. پاش خوێندن و تەواوکردنی هەر کتێبێک تاقیکردنەوەی نووسینەکی ئەنجام دراوە لە بابەتەکەدا. زۆربەی وانەکانی خول تۆمار کراون بە شێوەی ڤیدیۆ یان بە شێوەی دەنجی. ئێستا بەشێکیان لە کەناڵی یوتیوبی دەستگای نوری حیکمە بەردەستن. لە کۆی 38 لە فێرخوازانی خولی مامۆستا محەممەدی سەلمان پاک دەبەشدار بوو خاوەنی مۆڵەتی جوان خوێندنەوەی قورئانی پیرۆزن و 5 لە بەشداربووان تەواوی قورئانی پیرۆزیان لەبەرە. بەشێکی زۆر لە دەرچوانی خول ئێستا لە یەکێک لە بەشەکانی دەستگای نوری حیکمە وەکو مامۆستای قورئان وانە دەڵێنەوە. وا بڕیارە لە ماوەی داهاتوودا بەشداربووانی خولەکە تاقیکردنەوەیەکیان پێ بکرێت لە گشت ئەم کتێبانەی کە لە ماوەی ڕابردوو خوێندویانە. پاشان هەموو ئەو فێرخوازانەی لە تاقیکردنەوەکەدا نمرەی پێویست بەدەستدەهێنن بەردەوام دەبن بۆ تەواوکردنی ئەو پەرتوکانەی کە ماون، وەک منهاج الطالبين، جمع الجوامع، وشرح السيوطي على ألفية ابن مالك لا بيناو بدستيناني مولتي زانستي الإجازة العلمية. میوانە بەڕێز و خۆشەویستەکان، درعی ڕێزلێنان دەدرێت محەممەدی سەلمان پاک لەلایەن بەڕێز دکتۆر عەبدوڵڵاوە بۆ بەڕێز مامۆستا زرارگرتشی بەڕێزیان بافەرمێت. علم الشريعة تاج عز لابسه يشدو به ألقا سعدا. ئەو بنەماڵە هەر بە زوندی پر لە علم و عرفان بۆمان بێ. داوا لە بەڕێز مامۆستا زرا دەکەین کە وتەیەکمان پێشکەشکات بەڕێزیان بافەرمێت.
بالخير والنفع تعليما وإتقانا علم الشريعة غيث. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين القائل ادعو إلى سبيل ربك بالحكمة والموعظة الحسنة، والصلاة والسلام على رسول الله القائل إن الله لم يبعثني معنتا ولا متعنتا ولكن بعثني معلما ميسرا. دوباره سپاس و ستایشی زۆر بۆ پەروەردگاری جیهانیان کە داوامان لێ دەکا و دەفەرموێ بانگەشە دینی خوا بکەن بۆ ئیسلام، بۆ هەموو زۆری بابەتەکانی ژیانی ئێستا و پاشە ڕۆژتان بە کارزانی و بەڕێکی و بە ئامۆژگاری ڕێک و پێک و جوان. دووبارە سەڵاوات و ڕەحمەتی زۆر بڕژێ بەسەر جانی پاکی پێغەمبەرمان صلی الله علیه وسلم کە ئەو پێغەمبەرە نازدارش دەفەرمێ وای پەروەردگار منی نەناردووە بە مرۆڤێکی توند و تیژ یا مایەی تەنگەشە و توندی و ناخۆشی و بەدبەختی بم بۆ خەڵکی و بەوەشی نەناردووم داواکاری تند و تیژی و بەدبەختی و الشەقا ئەوهای پێناسە دەکەن زانایانی بەڕێزی محەدیسین الضیق والشەقا بۆی نەناردووە، بەڵام منی کە ناردووە بەعەثەنی معەلیما مuyەسیرا، منی بە مامۆستایەکی ئاسانکار، مامۆستای ژیانی دین و دنیا، مامۆستای خواناسین، مامۆستای بەرنامەی ژیان، چی دەڵێ هەر هەمووی لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەیەک سفەتیش وەسفی دەکاتن معەلیما مuyەسیرا، مامۆستایەکی ئاسانکار. سلامی پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم بە ئێوەی بەڕێز ڕادەگەینم. ابن مسعود عن عبد الله بن مسعود رضي الله عنه قال دخلنا على رسول الله في منزل فدمعت عيناه ثم قال مرحبا بكم حياكم الله آواكم الله نصركم الله أوصيكم بتقوى الله أوصي بكم الله إني لكم منه نذير مبين ألا تعلوا على الله في بلاده وعباده. ئێستا سەلامەکە مایە ئەو بەڕێزە دەفەرمی چوونە خزمەت پێغەمبەر سەوسم لە ماڵی دایەماندایە عائیشە تەماشای کردین پێغەمبەری خوای سەڵ سەلەم فرمێسکی بە هەڕەشت، فرمێسکی گریا پێغەمبەری خوای سەڵ سەلەم یا خوا بەخێر بێن هەر لە خۆشی بتانژێنی نیشتە زێشتان بکە لە لای خۆی ئاواکم الله، سەریشتان بخە لە دین و دنیا، وەسیەتان لێ دەکەم بە تەقوای خوای گەورە. تەقواش وەک عومەری کوڕی عەبدولعەزیز ڕەحمەتی خوای لێ بێ فەرمی بەوە نییە شەوێ شەو نوێژی بکەی بە ڕۆژیش بە ڕۆژی بی، ئەوەی خوای گەورە پێغەمبەری خوا لەسەری پێویستکردی بە پێی توانە ئەنجامی بدەیت و ئەوەی لێشیان قەدەغە کردبی جڵە و گیریان لێ کردبی وازی لێ بینی. ئەو جارێ دەفەرمی وەسیەتیش بەخوا دەکەم بە ئێوە بە مرۆڤێکی وشەوە ئاگادارتان دەکەمەوە وشیارتان دەکەمەوە مەبنە کەڵەگا لە وڵاتی خوا و لەسەر بەندەکانی خوا، مەبن بە کەڵەگا وەکو مامۆستایانی بەڕێز ئاماژەیان پێکرد کە ئێستا زلێزەکانی جیهانی دەیانەوێت بنە کەڵەگا بە تایبەتی لە هەڵوەشانەوەی خێزان ئەو بابەتە خێزەونەی کە وروژاندیتیان بیانەوێت بیسەپێنن لە زۆر لە وڵاتەکان کە لە 7 وڵات بەڕەسمی هەیە بە قانونی یاسای خۆیان و لە وڵاتەکانی کەش زۆر وڵات بەرگری لێ دەکرێت. پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم هەڕەشەی کردیە ألا تعلوا على الله في بلاده وعباده، مەبن بە کەڵەگا لە وڵاتی خوا و لە بەندەکانی خوای گەورە. ئەو جار سەلامەکەی پێغەمبەری صلی الله علیه وسلم پێغەمبەر دەفەرمی قەدەنە الأجل، یعنی ئەوە نزیکە ماڵاوایتان لێ بکەم. ئەوە لە پێغەمبەر لە سەرمەرجی ئەگەر ئەوەی لێ دەکرێت لە هەفتەی ئاخیری بی پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم قەدەنە الأجل والمنقلب إلى الله، نزیک کەوتوتەوە بەرەو خوا بگەڕێمەوە إلى سدرة المنتهى إلى جنة المأوى، برو سدرة المنتهى وجنة المأوى كبشك أرواح إيمان داراني تيدانش زيد بي جنة المأوى إلى الكأس الأوفى. أو زار سلامك رادقني بي ويبرز فاقرأوا على أنفسكم وعلى من دخل في دينكم بعدي مني السلام ورحمة الله. سلامي من بخوتان رابقين وسلامي منيش بوانا رابقين كلا دواي من ودينا ناو دين إسلام أمش بناوي بيغمبري خواي صلى الله عليه وسلم دفرمين السلام عليكم ورحمة الله وبركاته. سلامي خواي قوري سامو لا يكتام بي أم بناوي بن مالي بابي رحمتيم
مامۆستا مەلا محەممەد مەلا سادە گرتچی یەکەی خانەوادەکەی ئەو ڕەحمەتیە لە کوڕەکان و کچەکان و نەوەکانی لە براو برازایەکانی تێکڕای خزمەکانی سپاس و پێزانینی خۆمان بە شێوەیەکی گشتی بۆ هەموو لایەکتان دەردەبڕین بە تایبەتی بۆ سنتەری حکمە بە شێوەیەکی گشتی و بە تایبەتیش لە نێو تایبەتیەکەی بۆ مەدرسەی مامۆستا مەلا محەممەد سەلمان پاک و ئەپارڕینەوە لە ڕەب العالەمین خوای گەورە پایەداریان بکە و بە تایبەتیش مامۆستای بەڕێز عەبدوڵڵا مامۆستا محەممەد و ئەو قوتابیە چاوگەشانە و ڕێزدارانە سپاسیان دەکەین سەلامی خانەوادەی بە تێکرایی ئاراستەی جەنابیان دەکەین و سپاسیشان دەکەین و خۆشحاڵی خۆمان بەو ئامادەبوونەی لە خزمەت ئێوەی بەڕێز دەردەبڕین و بە تایبەتیش زۆر خۆشحاڵین بە ناوی مەدرسەکە کە بە ناوی مامۆستای ڕەحمەتیە هەر هیچ نەبی کە ناوەکەی دێ خۆشەویستێکی ناسیارێکی بەس جارێک بڵێ ڕەحمەتی خواتان لێبی و ئەوەش زۆر ئەمن بە سەربەرزی دادەنێم کە مامۆستای بەڕێز مامۆستا محەممەد مامۆستا عەبدوڵڵاش ئاماژەیان بەوە کرد کە ئەو بە سەدەقەی جاریە ئومێدمان وایە کە ئینشاءڵڵا بەشی مامۆستاشی تێدابی لەو وارەی خوا جزایان بداتەوە دڵی مەیان هە بەناوەکەی خۆش کردیە من خۆم بە شیاوی ئەوەی نازانم ئامۆژگاری ئەوەی بەڕێز بکەم بەڵام هەر بەبیرهێنانەوە وەذەکر فەئینە ذیکرا تەنفع المؤمنین بەبیر ئەو کۆمەڵە قوتابی ڕێزدارەی دێنمەوە یەک ئوسلوبی پێغەمبەری مامۆستانی بەڕێز ئاماژەیان بە فەزل علم و هەندێک لە ئادابەکانی عالم و متعلم کرد بەڵام ئەمن یەک ئوسلوب و شێوازی پێغەمبەری سەوسم لە مامۆستایەتی جا مامۆستایەتی فێرکردن بی مامۆستایەتی ڕاگەیاندن بی مامۆستایەتی بانگەوازی بی مامۆستایەتی وتاردان بی مامۆستایەتی ڕاستکردنەوەی هەڵەکانی خەڵکی بی مامۆستایەتی ڕەفتارکردن لەگە دۆست و لەگە دوژمنی بی مامۆستایەتی لە ناوماڵ بی یەک ئوسلوب و شێوازی پێغەمبەری سەوسم ئەویش نەرمونیانیە ئەویش دەم بە مسکەیی پێغەمبەری سەوسەلەم ئەویش طیب الکەلامە لەگەڵ ئاراستنەکردنەکەی تەلاقەت الوەجه ڕووخۆشیە بەڕاستی ئەوە احتیمالە زۆر لە ناوەڕۆکی ڕاگەیاندنەکەی کاریگەرتر بی خودی مسکەبوونەوەی پێغەمبەری سەوسەلەم خودی نەرمونیانەکەی لە ڕاگەیاندنەکەی و جەنابیشتان ئەمە ئاماژەی یاخود داواکاریمان لە مامۆستا دەرسوەکان هەیە ئەو ئەخلاقە جوانەی پێغەمبەری صلی الله علیه وسلم هەیان بی ئەو ئوسلوبە جوانە لە نەرمونیانی و ڕووگەشی و مسکەبوونەوە و طیب الکەلامیان پێغەمبەرمان و ئەخلاقەشی پێغەمبەری بووە صلی الله علیه وسلم کە إن الرفق لا يكون في شيء إلا زانه ولا ينزع من شيء إلا شانه نەرمونیانی لە هەر شتێکی بدەی رازێنیت و لە هەر شتێکی بیستە دەرێتێکی دەداتن و بەخۆشی پێغەمبەری خوای زۆر لە سەحابەکان وەسفی دەکەن ما رأيت رسول الله صلى الله عليه وسلم إلا تبسم في وجهي هەر زارێک من پێغەمبەرم بدیت بیتن صلی الله عليه إلا مسکە بووەتەوە بەڕوەم ڕووی گەشت بە پێغەمبەر خۆ من هەندێک نمونەی لۆ جەنابتان لەبارەی پەروەردە و لەبارەی فێرکردن و لەگەڵ گەنجەکان چۆن بۆ لە ناوماڵی چۆن بۆ بە کورتی لۆ جەنابتان ئەو بەڕێزە دەجێڕیتەوە سەفوانی بەڕێز دەرەچوونە خزمەت پێغەمبەری چوومە خزمەت پێغەمبەری خوای متەکئون لە مزگەوتێ بوو وهو في المسجد متكئ على برد پاڵی دایتەوە ئیسراحەتی کردیە برد پەشتەماڵەکە لە خۆی وەرەپێچن دیارە خڕی کردیتەوە و پاڵی دایتەوە پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم دەڵێ تم ئەی پێغەمبەری خوای جئت أطلب العلم ئاتومە فێری علم بم فێری زانیاری فێری زانست بم پێغەمبەر پێی فەرمووی مرحبا بطالب العلم یاخوا بەخێر بێی إن طالب العلم لتحف به الملائكة ئیشمان بە ڕێزەکەی نییە طالب العلم ماتون لۆ خوایەکی مامۆستایان باسییان کرد عمل و علمی تێدایە علم و عملەکە بێکەوەیە مەلایکەتەکان دەوری دەگرن بە باڵی ڕەحمەتیان هەتا ئاسمانەکان و لەگەڵیدا ڕێزی لێ دەنێن جا تەماشای پێغەمبەری کە لەو نمونەی بەڕێزم پێغەمبەری خوای پاڵی دایتەوە ئیسراحەت بکە نایڵێتێ کاکە ئێستا وەختی ئیسراحەتمە بڕۆ دوای وەرەوە نایڵێتێ کاکە بڕۆ لای ئێکەچی دیکە مرحبا بطالب العلم ئەوە بزان چەند نەرمونیانە ئیسراحەتی خۆشی خۆی وەلا دەنێ لۆ ئەو قوتابی بەڕێزە و بەڕێزەکانی تریش لە سەحابی بەڕێز سەلەفی ساڵح ئەو هەڵوێستیان هەبووە ئەو ئەبوو سەعیدی خودری ڕزای خوای لێلۆمان دەژێرێتەوە و دەفەرمی یاخود ئەو بەڕێزە ئیذا ڕە الشابە هەر گەنجێکی ببینی باە تەیفەرموو ئەو بەڕێزە ئەبوو سەعید مرحبا بوصية رسول الله صلى الله عليه وسلم مرحبا بوصية ڕاستباردەی پێغەمبەری بۆ ئێوە أمرنا أن نحفظكم الحديث ونوسع لكم في المجالس فرماني بإيما كردوا فرمودي خوم بإيوا فرمودي بيغمبرتان بإراب قينو لبريب كانوا بيخوينوا ولهمان شواش
لە کۆڕ و مەجلیس ڕێستان لێ بنێین و جێتان بۆ بکەینەوە. ئەوە لەبارەی طالب العلم و فێرکردن چەند پێغەمبەری خوای و نمونەی تریشێ سەرتان نایەشینین. لەبارەی پەروەردەی بەڕێزانم تەربیە پێغەمبەر زۆر زاراوەی تەحبیبی بەکارهێنایە وێ ڕای نەرمونیانەکەی ڕۆڵە گیانەکەم گەنجە خۆشەویستەکەم یا خۆشەویستەکەم یا بە ناوی تەزغیر للتەحبیب کورتکردنەوەی یا بچووکردنەوەی ناوی لە خۆشەویستی ئەو زاراوانەی بەکارهێنە بۆ نمونە لە زاراوەیەک یا بنيّ إن قدرت أن تصبح وتمسي وليس في قلبك غش لأحد فافعل وذلك سنتي أو بيغمر كما قال الرسول صلى الله عليه وسلم دفرمي ثم قال يا بني وذلك من سنتي ومن أحيا سنتي فقد أحبني ومن أحبني أو من أحياني كان معي في الجنة دور رواياتها أحياني أحبني شيء دفرمي رولكم رولا جانكم أجبتواني بياني بكيو إيوار بكيو هي ستلني ودلو درون دانبي برانبر بمسلمانان أو السنة منا أو الربازي منا أو عملي سنة بيغمبر صلى الله عليه وسلم ورولكم أجر ئاواتکر ئەوە سنەتی منت زیندی کردوێتەوە یا سنەتی منت خۆشویستیە ئەگەر سنەتی منت زیندی بکەوە منت زیندی کردوێتەوە یا منت خۆشویستیە ئەوەی منیشی خۆش بێ یا سنەتی من زیندی بکاتەوە ئاوهایە پەنجەکان لێکردیا ئاوهایە لەگەڵە من لە باشتێ لەگەڵ گەنجەکان ئەوە گەنجێکی ڕێک و پێک دێتە خزمەت پێغەمبەری مەجلیسی ئەسحابی لە ناو مەجلیسی ئەسحابی کیرام بووە یەکسەر دەرێ یا ڕەسوڵ الله ئیذەن لی بالزنا ڕێم پێ بدە زینایی بکەم سەحابەکان فزجروه دەڵێ فزجروه وقالوا مهما تيان خري وستاتي وقصيدكي بيغمبري خوای صلى الله عليه وسلم فرموي دعوه فرموي لي قرن دعوه ادنوا لي قرن تي مخرن ورا نزيق بولا من ورا تنشت من دري غنزكا تشوف خدمت بيغمبري تنشت دانشتم او زار بيدل اتحبه لامك بيدادسي بيت خوش او كاري لقى داكت لقى خشكت لقى بلكت لقى بورت لقى خيزانت لقى كسد بكري كي كده جميري نخير بيغمبري خوای بقربانت بم كس قبولنيا كوات رولكم كسش اوي قبولنيا ذات ما شاي لطفي بيغمبري كنرمونياني بيغمبري بك او زار بيغمبري خوای فوضع رسول الله صلى الله عليه وسلم يده عليه دستي لسدادني اللهم اغفر ذنبه وطهر قلبه وحصن فرجه ويراي رزليناني لو سري تيخرن او ديني تتنشت خوي او زار بنرمي ونياني نموني لو ديني تو بو انا راضي لقلت بكرين دخيري بيغمبري خوي او زار دستي شي لسدادني دعاي لو دك اخوا لقنا حكاني خوش با دلي باكو داميني باكا نمونه شي ديك بريزم لا وقت شي سخط 120,000 صحابي دقدا لحد ما لاواي بيش جنابتان دزان السفر سن ايش اشكن زي هبوا لو كات ناسكي خاتوني شي شو خوشنگ دێتە خزمەت پێغەمبەری صلی الله علیه و سلم پرسیاری لێ بکات پێغەمبەر لەسەر پشتی وڵاغیتی فەزلی لە دوای خۆی بارکی دێ لە پشت پێغەمبەری فەزل ئامۆزای تەمەن ئافرەتەکە زۆر بەرچاو بوو فەزلیش ئەو گەنجەیە فەزل تەماشای دەکاتن پێغەمبەر لەو وەختە ناسکەی ناڵێتە ئافرەتەکەی بابە ئەو من لەسەر پشتی وڵاغیمە دەڕاوەسە تا دەچمەوە شوێنەکەی لە ڕێی میناینە ڕاوەسە تا دەچمەوە ئیسراحەت دەکەم ئەو زار وەرە نە پێغەمبەری خوای ڕەتی ناکاتەوە چی پرسیارەکانی هەیە پرسیاری وەڵام دەداتەوە بەڵام مەبەستمان لە چییە لە نەرمونیانی هەڵوێستی فەزلی لەگە ئەو خاتونە ڕێک و پێکەی دەڵێ پێغەمبەر هەستی کرد کە فەزل ئەوە تەماشای دەکات پێغەمبەر بە نەرمی دەڕێت سەناگەی گرت سوڕاندی لە ئەو لایە دیارە کچەکە هاتی ئەو لایە یان وڵاغەکە سوڕایە دیسان پێغەمبەری خوای لەو لایەشی تەماشا کرد دیسان سەناگەی سوڕاندەوە لە ئەو لایە زەزانانی محەدیسین حەدیسەیە هەزار ئیستیمباطاتیان لێ دەرینایە یەک لەوانە بەڕێزم بە نەرمونیانی تێی نەخوڕی تێی بخڕیتن بە عەمەلی چەناگەکەی ئاوالێ کرد چەناگەی ئاوالێ کرد وانێ کوڕم تەماشای مەکە ئەو جار ئەوەی زیاتر مەبەسمانە ڕووی لە خاتونەکەی نەکرد خۆ خاتونەکەش تەماشاوی دەکرد ئەوی سەرنجی فەزڵ سەرنجی وی ڕاکێشا بوو کو خاتونەکە بەرچاو بوو ئەویش بەرچاو بوو هەردووکیان سەرنجی لە یەکتریان ڕاکێشا بوو هیچ قسەی لەگە خاتونەکەی نەکرد لەوەی شەرمی لە خۆ نەکاتەوە ئەو یەک تشتشی لۆ دروست نەبی لۆ پێغەمبەری خوای تێخوڕی فیتنەشی لەسەر دروست نەبی ئەوە هەڵوێستی پێغەمبەری بووە لە مامەڵە و لە فێرکردن نمونەشی کردۆ جەنابتان دەڵێ یا ڕافە کوڕە ڕافە ئەوە لۆ بەردی دەداری خەڵکی دەگری بەردی دەدار خوڕمای دەگری شکایەتیان لێ کرد بۆ بردیانە خزمەت پێغەمبەری صلی الله علیه و سلم بە خۆشی پێیگۆ بە نەرمی لۆ بەردی داری خەڵکی دەگری وتە ئەڵای پێغەمبەری خوای برسیمە پێغەمبەری خوای حەلی لۆدانە لا تەڕمی وەکل ما وەقع ڕۆڵەکەم بەردی تێمەگرە ئەوەی کە تەخواری لەوی بخۆ ئەو جار تەماشای نەرمی پێغەمبەری کە صلی الله عليه وسلم ثم مسح رأسه اللهم اشبع بطنه
دەڵێ دەستەی وەسەری ڕاینە دەست ڕاینان ئیشێ مەلای نییە بەڵام بڕۆ لە دکتۆرەشی پرسێک دەستی وەسەری منداڵەکەت ڕابینە ماچەکی لە دەم و چاویکە دەستەی وەسەری ڕابینە بزانێت چ کاریگەری جەستەی هەیە دەستەی وەسەری ڕاینە و خوایە سکی تێرکەی نمونەیەکی لۆ جەنابتان بەڕێزانم کۆچەریەک دێت مامەڵی پێغەمبەری ناو مزگەوتیش لەگە مامۆمەکان و مامۆستانی بەڕێز کابرا دێت قسەمان لە حەدیثەکەی درێژە ئەو ناوەڕاستەکەی مەبەسمانە لە ناو مزگەوتی میزی دەکا دەڵێ هەمووان یەنالو سەحابەکانش کوڕەوە چی دەکەی ینی بچن تێی بخڕن و دەریکەن و لە ناو مزگەوتی میزی کرد پێغەمبەری خوای فەرمووی لێیگەڕێن دعوه نەکرد لێیگەڕێن دعوه لا تزریموه میزی لێ قەتع مەکەن لێیگەڕێن بابەکەی خۆی میزی بکاتن لە ناو مزگەوتی ماڵی خوای لێیگەڕێن ئەو دە سەحابەکانی خوڕ لێیگەڕێن بابەکەی خۆی میزی بکاتن ئەو خۆ پێغەمبەر دەیتوانی کوڕات و بێعەقل مارێ خوای هەندێت و میزی تێدا بکەی یان مەسە کاکە دەبڕە وەدەرێنین و کابرا پیسەی نە لێیگەڕێن با میزەکەی بە تەواوی بکە ئەو جار کە لێ میزی بە ئیسراحەتی خۆی میزەکەی کرد ئەو جار پێغەمبەر فەرمووی إن هذه المساجد لا تصلح لشيء من هذا البول والقذر إنما هي لذكر الله تعالى والصلاة وقراءة القرآن بخاري مسلمة ئەو مزگەوتانە ماڵی خوایە لۆ شتی پیس و پەلۆس نییە نابی میزی تێدا بکرێ بەڵکو لۆ زیکری خوا و نوێژ ئەوانەیە لە ناوماڵی پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم تەماشای ناوماڵێکە مامۆستایەتی پێغەمبەرمان لە ناوماڵێ چەندە بە ڕووی خۆش چەندە بە مسکە چەندە بە وشەی جوان و شیرین ئەرێ لە چێن دەربەوە تێسبەینێ بە تووڕەیی بە پێغەمبەری لە چێن دەربەوە تێسبەینێ لای داچی سەلەمەی بووم وەڵاهی هاتوو لە داچی سەلەمەی تێر نابی ئەوە ئێک لەگەڵ ڕێزم لەو خاتونەکان هەوێداری بڕک حساسیەتی تێدایە خۆ احتیمالە سەراویش نەبووە لە چێن دەربەوە تێسبەینێ ڕۆژش کەفی خۆتی شەو لۆیە بچیتەوە وەڵا لای دایکی سەلەمەی بووم ئاجز دەکەم وەڵاهی هاتوو لە داچی سەلەمەی تێر نابی ئەو جار تەماشاکە پێغەمبەر چ بڵێ فتبسم رسول الله صلى الله عليه وسلم بس مسكبوه خلاص كودايات بس مسكبوه يقصي نكر فتبسم رسول الله صلى الله عليه وسلم داي بالرزمان تماشي داي عايشيك يعني قصك الرقبة راستي قال أنا لست كأحد من نسائك أمن وكو خزانة كان ترتني ما أي بيغمبر إخوي كل امرأة من نسائي كانت عند رجل إذا كانت همولة من بياوة كاني بياوي تربوة داي خديجة دومير ذكر بوزر بيغمبر خواستي فعلا إجنا كان همو بيوجن بون بلام قصك هالرقة أمن وكو إجنا كاني ترتني ما إجنا كاني ترت همولة من بياوي تردابوة باشا غيري دلي كل امرأة من نسائك كانت عند رجل غيري بيغمبر سبري قصي رقي بيبري بأدب أو قصيكي تاتيش البجاني من دا لا فتبسم رسول الله صلى الله عليه وسلم بس كذا بيتو بقرباني وبيغمبر يبين إني لا أعلم إذا كنت عني راضية ديتو مالي توريا لوتي لولا إنساني تورا ديارة نالي مستكت لوتي دم همود داناند بشتينم نا بيغمبر إخوائي بنرمي دفر والله أجزكم دزانم أتو كنجي لمن تورا دبي كنجي لمن رازي دبي حديثكش متفق عليه كنجي لمن رازي كنجي لمن توري دليل بيغمبر إخوائي سوزاني أمن كنجي تورا دبم كنجي لمن رازي سوين دشان هو عرب كان وربي محمد وربي إبراهيم نقصني بمحمد وإبراهيم أخوة بپروردگاري محمدي بپروردگاري إبراهيمي بيغمبر فرمي أما إذا كنت عني راضية فإنك تقولين لا وربي محمد أقل من رازي بدري بخواي محمدي ناوم ديني بخواي محمد وإذا كنت علي غضبة أقل يمتو ربي قلت لا وربي إبراهيم ناوم نايني بربي إبراهيم مسكدة بيتوجنا كدري أري والله بيغمبر إخوائي بس بخواي بس ما ناود نايني ما لا ناود ضلي مني بمسكتش بقصتش خوش برزم بلطفة شيرين كنت هيكش بوي دينين بيغمبر نكر لقال فيركارانو لقى خلقو لنا ومزقوتو لما مستايتي برقو لقى الشريرين لقى دجماني إسلام بهمان شواب بيغمبر إخوائي سلوبي نرمي بكار هنايا أو برزا قديتها خزمت بيغمبر إخوائي دل بئس أخو العشيرة كتايب إيدينين بئس أخو العشيرة هشتناهات يدور بدور دي در خرابترين كسي هوزو عشيرتي خويتي أوا كدي دل بيغمبر إخوة صلى الله عليه وسلم طلق النبي في وجهه وانبسط إليه بيغمبر إخوة روي خوش يا أخوة بخير بي فرمو قصي شيرين دواي كرويش دايا عايشة فرمي أوا أي بيغمبر إخوة بيشي بيت قلت أو بئس أخو العشيرة خرابترين كسي هوزو عشيرتي كهات أو رزتنا رو خوشيو بخيراتني أوانا بيغمبر فرمي إن من شر الناس عند الله منزلة يوم القيامة من تركه الناس اتقاء شره
خراپترین کەس پێگەی لا ڕۆژی قیامەتی لە خوای گەورە و کەسەیە کە خەڵک وازی لێبینی لە بە خراپیەکەی ودەشفەرمی ئیذا مررتم بأهل الشرة فسلموا عليهم تذهبوا أو تطفأوا عنكم شرتهم ونعيرتهم أجا بلاي خلقاني شرانجيز مثلا أو أسايشو أو بياوكوجو أو أويا هرسي هي لقريزم لو أوتسيني يعني شرطة سيا سنابدك بلاي دابروي اشتكلنا ناودري دابنا في غمر فرمي سلامة شريبك ركوتشينا كي أو يناودلي دجمنايتي كي نائرين عداوات أو كي نامينيتن زرير ديتن زرير لو هاتي زري والله هاتي ما يبقى غمر إخوان مسلمان مشركة دلي بيا غمر إخوان عباية كي خوي دي دقدقاتوا ريزي لدني أو جار دلي خلق كي إذا أتاكم كريم قوم فأكرموه أجر رزدار شي خلقتان هات لا ناس راوبو ريزي لبنين هم ريزي لدني عباية خلو راديخي مشركيشا ونرمونياني هم داعش ذكاء خلق ريزي لبني زبرزام كوتاي لكوتاي كي بدماي إن شاء الله أو ما مستار رزداراني كلو خلا في روزي درسوينا خواهي قولة موفقي عندك إن شاء الله تيشو ذخيرة إسلاما سپاس پێزانینی خۆمان دووبارە دەکەینەوە لەو دەستگای حکمە بەگشتی و مامۆستا عەبدوڵڵا بە تایبەتی و لە نێوەیشان مەدرسەی مامۆستا محەممەد سەلمان پاکی بە تایبەتی مامۆستا دکتۆر محەممەد خوا جزای هەموو لایەکیان بداتەوە خوا پایەداریان بکە لە خزمەتی ئیسلام و مسلمانان و دووبارەی دەکەینەوە ئەفضەل الئیمانی ئەن تکەلیمە ئەخاکە وئەنتە طەلیق پیرۆزترین ئیمان گەورەترین ئیمان ئەوەی ئەتوو قسە لە گەبرایەکەت لەگە خوشکەکەت دەکەی بە ڕوویەکی خۆش و بە قسەیەکی شیرین بی وما مستا محمد سلمان هات شوش پیغمبر خوای الحمد لله نرمونیان و قطابیکانی دزانین امیدوان ما خوای گورا بنرمونیانی بروی خوشو بمسکی و بطیب کلام بما رازنی تو والسلام علیکم ورحمة الله وبركاته لا وجه بني شكين اگر والجمع على الخد خوای گورا پاداشی سایبر زمام داتوا زي ما مستاي فابرشمان علي كاتو دوري فرقا لنور ان شاء الله وذريتي شان هروا بالسليم فرلا علم وعرفان بمان بيلي ان شاء الله خوشويستان بيك دغرين لا دنگ بسوس كيكاك ما مستا محمد عبد القهار بو سريني سريدي برزان يا طالبا للعلم يرجو نفعه اسمع نصيحة ناصح معواني أخلص لربك في أمورك كلها فالمخلصون هم أولو العرفان فالجهد في جمع العلوم يضيع إن حل الرياء دواخل الإنسان واحفظ زمانك رأس مالك إنه هبة العظيم الواحد المنان ساعات يومك منحة ذهبية والناس بين الربح والخسران وعليك بالخلق الكريم مع التقى وعليك بالأدب الرفيع الشان واطلب صغار العلم قبل كباره واحفظ متون العلم بالإتقان واحفظ كتاب الله واستمسك به فالعلم كل العلم في القرآن وإذا طلبت العلم فاعرف قدره وأت البيوت أخي من البيبان جالس شيوخ العلم وانهل منهم واظفر أخي بالعالم الرباني واحفظ وداد الشيخ صاح فإنه بعد الأبوة في المقام الثاني من لم يوقر شيخه أستاذه آلت عواقبه إلى الخذلان واعمل بعلمك في شؤونك كلها واشغل زمانك في رضا الرحمن وأمر بمعروف وحارب منكرا كن ناصحا للناس كل زمان درب بلام پێم باشە و گۆفاک
بۆ بەڕێز دکتۆر ڕێبوار کە هەموو قوتابی زمانی مامۆستا هەمیش مامۆستای خۆڵە حتما ئەو کۆبنەوەمان لەبەرەوەی کۆبنەوەیەکی زانستیە مەلایکەت گەلێکی خودایی ئینشاءالله کە یەقینمان وایە کە دەوری دانین بۆیە باشەوە کەمێک تەندروستی نەساغا بۆی کە دوعای بۆ بکەن و خوای گەورە لەگەڵ دوعاکەین و ئامینی ئەوە خوای گەورە شفای بەخێر بدات لێی دەپاڕینەوە دەڵێن خودایە أجيب دعوة الداعي إذا دعاني ولله الأسماء الحسنى فادعوه بها بسم الله الحمد لله والصلاة والسلام على رسول الله يا الله يا شافي يا الله يا شافي يا الله يا شافي بكي بخاطرنا وبرزو بيروز جوانا كانت شفاشي برحمة وعاجل بأبرا برا الزمان بنري يا ربي خويا شفاي برحمتي دي يا ربي خويا شفاي برحمتي دي أوي نخوش أوي كسكاري نخوش خوي قبر شفاي بخير دا يا رب خوي قبر عاقبة يوم لاك من بخير بجيري آمين آمين وصلى الله على سيدنا محمد آمد باني برزو خوشويست داولا بريس دكتور عبد الله دكين كا سروشي دزگايا بفرمت بو پیداني سپاس و پێزانین بە مامۆستا بەڕێزەکانی خۆل طالبا للعلم يرجو نفعه اسمع نصيحة ناصح معوان أخلص لربك في أمورك كلها فالمخلصون بەڕێز مامۆستا دکتۆر ڕێبوار با بەڕێزان فەرموو فالجهد في جمع العلوم يضيع إن حل الرياء دواخل الإنسان واحفظ زمانك رأس مالك إنه هبة العظيم الواحد المنان ساعات يومك منحة ذهبية والناس بين الربح والخسران بەڕێز دکتۆر عیماد ئیبراهیم بالخلق الكريم مع التقى وعليك بالأدب الرفيع الشان واحفظ كتاب الله واستمسك به فالعلم كل العلم في القرآن واطلب صغار العلم قبل كباره واحفظ متون العلم بالإتقان بەڕێز دکتۆر ئەیوب بەرزنجی بەڕێزە مافەرموو وأت البيوت أخي من البيبان جالس شيوخ العلم وانهل منهم واظفر أخي بالعالم الرباني واحفظ وداد الشيخ صاح فإنه بعد الأبوة في المقام الثاني من لم يوقر شيخه أستاذه زۆر بەڕێز مامۆستا عەدنانی خەدی فەرموو إلى الخذلان واعمل بعلمك في شؤونك كلها واشغل زمانك في رضا الرحمن وأمر بمعروف وحارب منكرا كن ناصحا للناس كل زمان وإذا العلوم نصابها زۆر بەڕێز دکتۆر حسێن واحد بەڕێبەری نووسینگەی دەستگا بفەرمێت بۆ پێدانی سوپاس و پێزانین بە مامۆستای بەڕێز دکتۆر محەممەد خالید العدناني صلى عليه الله ما فاح الشذا دوما بريح المسك والريحان صلى عليه الله ما فاح الشذا دوما بريح المسك والريحان دەستان خۆش مامۆستا خاخرتان خی گەورە پاداشی بەخێری هەموو لای چامدا تۆ بەڕێزان بێکەوە جێ دەگرن لە وتە شیرینەکانی بەڕێز دکتۆر ڕێبوار با بەڕێزان بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه ومن والاه الحمد لله الذي بنعمته تتم الصالحات اللهم لك الحمد حتى ترضى ولك الحمد إذا رضيت ولك الحمد بعد الرضا ربنا تقبل منا إنك أنت السميع العليم وتب علينا إنك أنت التواب الرحيم
بەڕێزان نامەوێ وەختان زیاد بگرم پێشە من باسی فەزلی علم کراوە تەنها خاڵێک دەمەوێت باسی کەم چەند خاڵێک کەلۆ ئەو بەڕێزانە و بەبیرهێنانەوە بۆ خۆشم سەرەتا ئیمامی ترمذی لە سونەنەکەی حەدیثێکمان لۆ دەجێڕێتەوە لە سعیدی خودری ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ من لەم یشکری الناس لەم یشکری الله هەر کەسێک سوپاسی خەڵک نەکە سوپاسی خوای پەروەردگاری نەکردووە لە سۆنگای ئەو حەدیثەوە دەمەوێت سوپاسی دەستگای نوری حکمە بکەم لەسەرۆکەوە هەتاوەکو هەموو مۆزەفەکان و هەر هەموو ئەوانەی کە بە دوعایەکیش تەئیدی ئەو دەستگایە دەکەن کە بەڕاستی 5 ساڵە ماندوو بوون 5 ساڵە مەوایەک بۆ ئەهلی عیلم توانیمان ئێمە لێرکوانە خزمەتی ئەو خوێندکار و فێرخوازانە بکەین و بە تایبەتریش دەمێ سوپاسی بەڕێز کاک دکتۆر محەممەد خالید بکەم بەڕاستی بەڕێوەبەرێکی لێ هات و دڵسۆز بوو هەر کاتێک ئەگەر 2 دقە تاخیربانایە تەلەفۆنی دەکرد و لەسەر خەت بوو زۆر بە دڵسۆزانە داواکارین لە خوای گەورە بیکاتە توێشی قیامەت یا ڕەب العالەمین بەڕێزان پیرۆزبایی لە فێرخوازان دەکەم بەڕاستی ئەو فێرخوازانە ماندوو ناناز بوون بە گەرما بەسەرما ئیوایان تێدا بوو دیناری لە جیرفان نەبوو 2 سەعات ڕێ دەکرد بە پێیان دەهاتە دەستگا و دەڕۆیشتەوە لە پێناو ئەوەی علم فێربی خوای گەورە بیکاتە توێشی قیامەتیان بەڕێزان ئیمامی بوخاری لە صحیحەکەیدا لە کتابی اعتصام بالقورآن والسنة بابێکمان دۆ دەجێڕێتەوە دەڵێ باب قولی عليه الصلاة والسلام لا تزال طائفة من أمتي ظاهرين على الحق وهم أهل العلم داواکارین لە خوای گەورە ئەو ئەهلی علمە بن ئەو خوێندکار و فێرخوازانە بن خوای گەورە بیان خاتە توێشی قیامەتیان بەڕێزان مانای ئەوە نییە 5 ساڵ لە لای ئێمە دەرسیان خوێند ئیدی بوون بە عالم مامۆستا مەلا محەممەدی سلمان پاک ڕەزا و ڕەحمەتی خوای گەورەی لێبی خوای گەورە لێ ڕازی بی خوای گەورە قەبری پڕنور بکە چاوپێکەوتنێکیان لەگەڵ کرد لە تەلەڤیزیۆندا زیاتر لە 6 جار گوتی نازانم خەریک بوو بێژەرەکە لێ بێزار بێ دیلو بەچە هاتی بەڵام تەواضعی وا بوو دەیگوت نازانم ئیدی ئێمە مامۆستایەکان ئێستاش تاڵێب العیلمین ئێوە بەو دەورەیە نەبوون بە عالم بەڵام بزانن خوای گەورە نیعمەتی لەگەر کردوون ئەو ئەرکانەی لەسەر شانتانە 3 ئەرک باز دەکەم لەسەر شانتانە یەکەمیان ئەوەیە نیەتتان بۆ پەروەردگار بێ ئەو عیلمەی فێربوون بۆ خوای پەروەردگار بێ لو كان العلم دون التقى شرف لكان أشرف خلق الله إبليس ئەگەر علمەکە بۆ خوا نەبێتن هیچ قیمەتێکی نییە نیەتان بۆ پەروەردگار بێ بەڕێزان مامۆستا مەلا محەممەدی سەلمان پاک ڕەحمەتی خوای لێبێ وەکو باوکێک و وەکو پەروەردگارێکیش بوو بۆ ئێمە کاتێکەوە ئیجازەی علمیەکەیدا بە ئێمە بۆ هەر یەکێکمان نسحەتێکی کردی نسحەتەکەشی لە 2 کەلیمە زیاتر نەبوو کاتێک کە شەهادەکەیدا من و ئیجازەیدا من پێی گوتم لۆ خوات بی لۆ دنیات نەبی ها و هەر بە قسەش نسحەتی نەدەکردین بە عەمەلیش نسحەتی دەکردین قەت عیلمەکەی بۆ دنیا بەکار نەهێنا بوو چەند جار داوایان لێکرد ببێتە سەرۆکی یەکێتی زانایان قبوڵی نەکرد سەرەڕای ئەوەی کە قبوڵی نەکرد قەت تەنازولی بۆ دنیا نەکرد چەندین مانگ مەعاشیان لێ بڕی هەر ئەسڵن بەلای دائیرەکەشی دانەچوو لەگەڵ ئەوەیدا 3 عائیلەشی هەبوو مەسئولیەتی 3 عائیلەشی لەشان بوو جا ئێمە عیلمان لەو پیاوانە وەرگرتووە بە قەول و بە عەمەل تربیەتیان داین هیوادارم ئێوەش وابن بەڕێزان دووەمین ئەرێک لەسەر شانتان ئەوەیە ئێوە دەبی سوپاسی خوای پەروەردگار بکەن کە تەوفیقیدان 5 ساڵ لە خزمەتی علومی شەرعی بوون لە سەردەمانێک خەڵک بەشتی لاوەچیەوە خەریکە ئێوە بە علومی شەرعی خەریک بوون ئەوە فەزلی خوای گەورە بوو لە سەرتان 5 ساڵ ئێمەشی مسەخەر کرد و دەستگایەکی بۆ ئێوە مسەخەر کرد بەڕێزان لەو هەولێرەی خۆمان سەردەمانێک هەبوو تەمەنای ئەوەمان دەکرد نوێژێکی بە جەماعات لە مزگەوتەکان بکەین بەڵام نەدەوێران چین نوێژەکەش بکەین ئیدی خوای گەورە ئەوە فەزلی لەگەر ئێوە کردو
سێمین پێیان بۆ ئێوە ئەوەیە مەسئولیەتێکی زۆر گەورە کەتە سەر شانتان. ئێوە فێری عیلمی شەرعی بوون، ئێوە جیاوازن ئێستا لە خەڵکی تر. كلكم راع وكلكم مسؤول عن رعيته، بەڵام مەسئولیەتی ئێوە زۆر زیاترە لە خەڵکی تر. ئێوە دەبی پەیامی هەڵگری پەیامی مەلای گەورە بن. مەلا تۆ ڕابەری خەڵکی جیهانی کە تۆ میراتگری پێغەمبەرانی. مەلا مەردی خودا بە بەسیەتی بەس لەبارەی ناکۆچی گوێمەگرە بۆ کەس. دەمێکە گورژی هەواری لە تۆیە، مەلا بزانە خودا کاری بە تۆیە. سپاردەی تۆ وەکو پێغەمبەرانە، وەکو پیاوی گەورە و ڕابەرانە. بەڕێزان، ئێوە مەسئولیەتتان لەسەر شانە ئەو خەڵکە بێنەوە سەر ڕێگای ڕاست. خۆتان بەشتی لاوەچیەوە خەریک مەکەن، خۆتان بە خلافاتەوە خەریک مەکەن. زمانتان با ببێتە شمشێرێکی تیژ بەرامبەر بە کوفر و ئیلحاد و عەلمانیەت. واز لە مسلمانان بێنن. مسلمان لەسەر هەر بەرنامەیەک بێتن عەبدی خوای پەروەردیگارە. إن هذه أمتكم أمة واحدة. إمام ابن حزم دفرمي الأمة في الراية وليس في الرأي. صحابي كرام لزكاة دا خلافيان هبو، ئاساییە خلافمان هەبێتن، خۆشمان بەوانە خەریک نەکەن. مهم ئەوەیە ئێمە لە خزمەتی دینی خوای گەورە بین، خوای گەورە لە هەموو لایەکمانی قبوڵ بکاتن و خوای گەورە سەرفرازی دنیا و قیامەتتان بکاتن. داوای لێبردن دەکەم لەبەر باری تەندروستیم دەنەدە وایە لە بیدایەتەوە لێرم تا ئاخریش، بەڵام لێرە خدا حافظتان دەکەم، خوای گەورە سەرکەوتوی دنیا قیامەتتان بکە. وصلی الله وسلم على محمد وعلى آله وصحبه وسلم. خوای گەورە پاداشی زۆر بەڕێز دکتۆر بداتەوە، شیفا خێرشی بۆش و سەرجەم مسلمانان بنێرێ ئینشاء الله تعالی. بەڕێزان مامۆستا نیعمەت قادر بە نوێنەراتی بەشداربوانی خۆت وتەیەک پێشەشکات بەڕێزان بافەرمووی. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلقه محمد صلى الله عليه وسلم وعلى آله وصحبه أجمعين. قال الله تعالى في كتابه العزيز: يرفع الله الذين آمنوا منكم والذين أوتوا العلم درجات. وقال تعالى: قل هل يستوي الذين يعلمون والذين لا يعلمون إنما يتذكر أولو الألباب. وقال رسول الله صلى الله عليه وسلم: طلب العلم فريضة على كل مسلم. وقال وقال عليه الصلاة والسلام: إن مثل العلماء في الأرض كمثل النجوم في السماء، فإذا انطمست النجوم أوشك أن تظل الهداة. میوانانی بەڕێز مامۆستایان و ئامادەبوانی قەدر گران، السلام عليكم ورحمة الله وبركاته. بەناوی گشت قوتابیانی بەشدار بوو لە برایان و خوشکان لە خولی مامۆستای محەممەدی سەلمان پاک بەخێرهاتنی یەکە بە یەکەی ئێوەی بەڕێز دەکەین. بەڕێزان لە ڕۆژگارێکدا کە هەڵمەتێکی فراوان و ڕێکخرا بەڕێوە دەچێت بۆ ئیلحاد و بەلا ڕێدابردنی خەڵک و تەشکیک و گومان خستنە سەر بنەما جێگیرەکانی ئاینی پیرۆزی ئیسلام بەناو نیشانی بریقەدار و جیاواز، سوپاسی خوای گەورە دەکەین کە چەندان ڕێکخرا و بنکە و دەستگا لەدایک بوون و کار دەکەن بۆ ئاشناکردنی تاک و کۆمەلگا و بە ئاراستەی شەقامی ئاینی پیرۆزی ئیسلام. و لە نێویشیاندا دەستگای نوری حیکمە بەردەوامە لە خزمەت و پێگەیاندنی چەندان توێژ و هەر لە منداڵ و گەنج و ئافرەت. و لەو ڕوانگەیەوە لە ڕێگەی کردنەوەی خولی مامۆستا محەممەدی سەلمان پاک توانی پۆلێک لە قوتابیان لە برایان و خوشکان پێ بگەێنێت. و ئامادەیان بکات بۆ خزمەتکردنی ئەم پەیامە. کردنەوەی ئەم خولە لە کاتێکی یەکجار پێویست بوو، وەک چرایەک بوو لە تاریکاییدا، درەختێکی بەرهەمدار و پڕبەرەکەت بوو، بەردێکی تر بوو بۆ بناغی قەڵایەکی پتە و بۆ ڕوبەڕووبوونەوەی بیر و ڕالادەرەکان. دەواازەیەکی ئومێد بەخش بوو، کلیلێک بوو بۆ کردنەوەی گرێچوێرەکانی دڵ و مێشک و سەنگەرێک بوو بۆ ململانێ لەگەڵ گومانەکان. زەرورەتێکی یەکجار پێویست بوو بۆ قۆناغی ئێستامان. بە پشتیوانی خوای گەورە ئەم پۆلە قوتابیە دەرچوان کە شانمان دەدەینە
بەرئەم کۆڵە قورسە و کارەکان و پەیامەکانی ئەم مامۆستا بەڕێزانە بە بەردەوامیان پێدەدەین و بەردەوام دەبین لە خزمەتکردنی ئینشاءالله. بەڕێزان، خولی مامۆستا محەممەدی سەلمان پاک لە بەرواری یەکی 2018 لە ڕۆژی شەممە یەکەم وانەی خۆی پێشکەش کرد و تاکو ئەمڕۆ بە بەردەوامی لەگەڵ ئێمەی قوتابیان بوو خزمەتێکی گەورەی بە ئێمەی کرد کە قوتابیەکانی بەردەوام دەبین لەسەر ڕێ و ڕێبازی ئەو مامۆستا بەڕێزانە و وەلەو ئاهەنگەدا کۆمەڵێک قوتابی کە ئەو ئاهەنگەیان سازدا لەو کۆمەڵێک قوتابی و پێشکەشی دەکا بە کۆمەلگا و قوتابخانە و بنکە و دەستگا شەرعیەکان. لە ستایشی ئێمە بۆ مامۆستایان بە تێگرا دەڵێن أرى فضل أستاذي على فضل والدي وإن نالني من والدي العز والتعف فهذا مربي العقل والعقل جوهر وهذا مربي الجسم والجسم من صدفي لەکۆتایی تەدووبارە سێبارە سوپاس و پێزانینی خۆمان ئاراستەی مامۆستایانی بەڕێز دەکەین و لە خوای بەهەڵا دەست داواکارین بە باشترین شێوە پاداشتی 5 ساڵەی ماندبوونیان بداتەوە و ئێمە شایانی هەڵگرتنی ئەو ئەمانەتە بکات. بە ناوی هەموو قوتابیان دەڵێن قم للمعلم وفه التبجيلا كاد المعلم أن يكون رسولا أرأيت أعظم أو أجل من الذي يبني وينشئ أنفسا وعقولا. والسلام عليكم ورحمة الله وبركاته. دعوة لبرتندكم خی گەورە پاداشتی مامۆستا و سەرجەم قوتابی بەڕێزەکەم داتەوە، دوعای تەوفیقیان بۆ دەکەین لە دنیا و لە قیامەت. بەڕێزان، پێدانی بڕوانامەی بەشداریکردن بە وەکو دیاری بە قوتابیان لەلایەن مامۆستایانی خۆل پێشکەشەکرێت. سەرەتا بەڕێز دکتۆر ئەیوب بەرزنجی فەرمێت بۆ پێدانی دیاریەکان. ڕێز لێنانە دیاریشی بنەماڵەشەیە. سپاسی بنەماڵی جەنابی مامۆستا محەممەدی سەلمان پاکەین. خی گەورە دەرەجی عالیکات. فەرموو مامۆستا. بەڕێز محەممەد عەبدوڵڵا مستەفا. بەڕێز مامۆستا سەلیم ڕەمەضان سەلیم. بەڕێز مامۆستا هادی خالید عەبدوڵڵا. بەڕێز مامۆستا مستەفا محەممەد خضر. بەڕێز مامۆستا جەمال محەممەد عەبدوڵڵا. بەڕێز مامۆستا دیداری کەریم تاها. بەڕێز مامۆستا هەرێم شکور حوسەین. بەڕێز مامۆستا هۆشەنگ سەباح ئیبراهیم.
زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر عیماد ئیبراهیم. إلهي واسع الكرم ورب البيت والحرم إليك أتيت منكسرا منيبا أغبر القدم. بەڕێز دکتۆر عیماد ئیبراهیم فەرمێ بۆ پێدانی بەڕێز مامۆستا سامان عەلی عومەر. بەڕێز مامۆستا شەمسەدین حەیدەر حەمەد. بەڕێز مامۆستا شێرزاد عەبدوڵڵا ئیسماعیل. بەڕێز مامۆستا شێرزاد خضر. بەڕێز مامۆستا جیهاد عوسمان. بەڕێز مامۆستا عومەر زکری عەزیز. مامۆستا محەممەد باپیر. بەڕێز مامۆستا ئەحمەد عەبدوڵڵا محەممەد. داوا لە بەڕێز مامۆستا عەدنانی خەتەی دەکەن بفەرمێت بۆ پێدانی بڕۆنامەکە. بەڕێز مامۆستا ڕاوێژ کاوە مەجید. ئەحمەد عەبدوڵڵا. مامۆستا ڕاوێژ. مامۆستا خەبات نیعمەت. مامۆستا بەنان باقی. بەڕێز مامۆستا نیعمەت قادر. مامۆستا ئەسما حوسەین.
مامۆستا کتایە بەکر کەریم. مامۆستا دیلان خالید. بەڕێز مامۆستا سارا حەمەدەمین. بەڕێز مامۆستا نازناز جەلال. بەڕێز مامۆستا نوسەی بەحسەی. زۆر سپاس. داوا لە بەڕێز دکتۆر محەممەد خال دەکەین بۆ پێدانی بڕوانامەی بەشداربوون بە فەرمیت. دکتۆر مامۆستا زرار با فەرمیت. مامۆستا زرار. استغفر الله. هەمووتان بەڕێزی لای خوددان مامۆستا خوای گەورە پاداشتاتەوە. بەڕێز زەهرا قادر. بەڕێز مامۆستا فاتیمە فەرهاد. بەڕێز مامۆستا فائیزە جەبەر. بەڕێز مامۆستا ئەشکال تەوفیق. بەڕێز ئیسرا عەبدوڵڵا. دڵم کامیاوی ڕوونی هودایە چونکە قورئانە ڕازی دەروونمە مەدرسەی عیلم و عیرفانە قورئان باغ و بەهاری دڵانە قورئان بۆ شادومانی و سەربەرزی هەردەم. بەڕێز دکتۆر محەممەد خالی بفەرمو و پێدانی خەڵاتی بەشداران. بەڕێز مامۆستا شەهلا عەلی. شەوکە لێڵایی چاوانمەگەرێ نوری قورئانە دنیا داگرێ تیشی ڕەوشەنی. بەڕێز مامۆستا خەدیجە عەلی. سینە بەهارە بە قورئان بڕوێ تیشی ڕەوشەنی ئەدا لە سینە سینە بەهارە بە قورئان بڕوێ مەدرسەی عیلم و عیرفانە. بەڕێز مامۆستا نەمام حوسەین. شادمانی و سەربەرزی هەردەم سرای گەشاوەی ژیانە قورئان. بەڕێز مامۆستا ئاشتی خالید. سەربەرزی هەردەم سرای بابەرزێک بێ لەبەر بینایی ترمان نایە. قورئان سێبەر و سایەی ئەمینە هەر بەم قورئانە خوش فایده یا ربی. مامۆستا ئاکار هاتووە با بەڕێزێک لە جێ ئەو بێ باوەڕی گرێشەوە. وەرە بەختیاری قورئان ببینە
لە زیاتی مامۆستا جوانیش بەڕێزێک بێ خەڵاتەکەی ئەو بەرێ بەڕێز مامۆستا ڕێزێک بێ لە شوێنی ئەو دیارێکە وەربگرێ مامۆستا هودا تاها لە جیاتیەوە بەڕێزێک فەرمێت بۆ پێدانی خەڵاتی بەشدار بوون زۆر سپاس وەک وەفایەک بەرامبەر جوهد و ماندووبوونی مامۆستایانی بەڕێز بەشداربوانی خۆل دیارێکی بچووکیان دابین کردەوە بۆ مامۆستایانی خۆل بەڕێز دکتۆر دیدارکەریم بە نوێنەراتی بەشداربووان دیارەکە دەبەخشێتە مامۆستایانی بەڕێز با بفەرمێت بەڕێز دکتۆر محەممەد خالید دەستان خۆش بەڕێز دکتۆر عیماد ئیبراهیم بەڕێز دکتۆر ئەیوب بەرزنجی بەڕێز مامۆستا عەدنان خەتەی وجمال ذاتي قرآني تسمو صفاتي يعلو مقامي وغدا وسامي قرآني بەڕێز دکتۆر ڕێبوار خوای گەورە شفای دا نیابەتەن عنه ئەمن وەرگرین و دوڕۆژ پێکەوە لە زانکۆ بێکەوە بینیشت جاتی مامۆستا بەرەزانە زۆر قوتابێ بە وەفانەکەین ئینشاءالله خوای گەورە وەفایان هەر بەردەوام کا بۆی کە لە پێنج فەرزە لە دوعای خێر بێبەشیان نەکەن ئینشاءالله تعالی زۆر سپاسی ڕاگەیاندنەکانی کەناڵی ئاسمانی پەیام کەناڵی بانگەواز تەلەڤیزۆنی کۆمەڵ هەولێرەکەین خوای گەورە پاداشتی بەخێری هەموو لایەکتان بداتەوە خوای گەورە بەو عیلمە لە دنیا و لە دوار ڕۆژ هەموو لایەکمانی پێبەرز کاتەوە ڕاگیر و بەردەواممان کات و عاقبەتی هەموو لایەکمان بەخێر بجێڕێ لە ڕۆژی دوای لەگەر شەهیدان پێغەمبەران صالحان و پیاوچاکان حەشرمان کات بەم ئەندازەیە هاتینە کۆتایی ئەم ئاهەنگە خوای گەورە بەرەکەت بخات والسلام عليكم ورحمة الله وبركاته